ئیرادەم بەخۆم نەبێ ناتوانم سەرکەوتوم لە ژیان. ڕاستە ئێمە حالیان لە کوردستانە لە هەرێمی کوردستانە لەبارێکی باڵی نازێژی داین و زۆربەی شتەکان کێشەمان هەیە، بەڵام یعنی کێشەیەکی زۆرمان هەیە، بەڵام ئەوش نابێتە هۆی ئەوەی کە ئێمە ئیرادەمان بەخۆمان نەمێ، یان ئەوەتە بڵێین هەر بە تەواتی ئیدی ئیش و کار بۆ ئێمە نەماوە، هەر چۆنێک بێت لە ڕووی ئیش و کارەوە بێنە هەر شتێکەوە بڵێمە ئیرادەمان بەخۆمان نەماوە تەواوی تر دەبێت دەست لە خۆمان بشۆینەوە هەمومان باڵێن ڕێبەرین بۆ سەفەریان سەفەر. هەر ئینسانێک پێویستی بە بیر و باوەری هەیە. بیر و باوەری یعنی هەر بە خۆت، ئەگەر خۆت باوەریت بە خۆت و بە دەوروبەرەکانت هەبی، یعنی بەخۆ یعنی باوەری. هەر ئینسان لە ژیان پێویستە باوەری بەخۆ هەبی. باوەربوون یعنی هەموو شتێک. Well, I think to believe in yourself is very important because that will increase your self-confidence and you know exactly what you are doing and to do it in the right way. Even like to believe in yourself and you trust yourself enough will reflect a good image about your personality and how you deal with others. And like once you believe in yourself, you gonna be very honest with yourself and with others.